پرسیاری بەڕێزێکە و دەیکەین بە تەوەری بەرنامەکەمان. نووسیوێتی سڵاو پرسیارێکم هەیە لە مامۆستا مەلا فاتیح. ئەگەر کچ و کوڕێک یەکیان خۆش بوێت، کوڕ و کچەکە بە یەکتر ڕازی بن، هیچ کێشەیەکیان نەبێت، دایکی کوڕەکە ببێتە سەبەب بۆ لێکجیاکردنەوەیان و کچ و کوڕەکە نەهێڵێت بە یەک بگەن، ئایا ئەو کەسە تاوانبارە؟ جوابم بدەنەوە. زۆر سوپاستان دەکەم، پەیوەندیەکەم بۆ وەرنەگیرە، خێرتان دەگات. دیارە بە ڕێزە ویستێتی لە ڕێگەی تەلەفۆنەوە، بەڵام لەبەرەوەی سوپاس بۆخوا تەلەفۆنەکان زۆرن، ئێمە ئەوەی کە نەمانتوانی دەتوان لە ڕێی پرسیارەوە بۆ پەیجەکە بینێرن و ئاوا بەدەستمان دەگا و هەر کەسە لە سەرەی خۆیدا بە ئیزنی خوای گەورە وەڵام دەدرێتەوە. ئەگەر زانستمان پێ بوو، ئەگەر نەشمان زانی ئەڵێن بەداخەوە ئێمە وەڵامی ئەو پرسیارەمان پێ نادرێتەوە، مامۆستای لێمە شارەزاتر و خوێندەوارتر هەیە. ئەمە بابەتێکە کە ئەم بەڕێزە نووسیوێتی. دیارە کوڕ و کچێکن بە شەرعی خوای پەروەردگار، دڵیان چۆتە سەر یەک، ویستویانەکەوە لانە و خانەیەکی حەڵاڵ بۆ خۆیان دروست بکەن، بەڵام دایکەکە ڕێگر بۆ لێرەدا. ئایا گونەهبار دەبێ یان نا؟ ئەو نووسیوێتی تاوانبار دەبێ. بەبێ گومان ئێمە تاوانبارمان هەیە، گونەهبارمان هەیە کە دواتریش باسی دەکەم. بەڕێزان، ئەم بابەتە کێشەیەکی زۆری ناو مسلمانانی ئەمڕۆیە. زۆر بەی خەڵکی کەم هەفتە هەیە جارێک دوو جار ئەو بابەتە بەرەو ڕوومان نەبێتەوە و دیارە مامۆستایانی بەڕێزی ئاینیش کە جێگە متمانەی خەڵکن، زۆرترینی ئەم پرسیار و کێشانیان دەچێتە لە. بەڕێزان، ئەو کەسانی کەوا کوڕ و کچیان هەیە، من دڵنیام لەوەی هەموو کوڕ و کچە گەنجەکانیش با ئەو حەقیقەتە باش بزانن. پێش ئەوەی دیفاع لە حەقی ئەوان بکەین، با ئەم ڕوونکردنەوە ڕاستەقینەیە بخەینە بەرچاوی ڕۆڵەکانمان، کوڕ و کچەکانمان. بەڕێزان، بڕواتان هەبێ هەموو باوکو دایکێک، هەموو باوکو دایکێک بەمەرجێک دیندارێکی بە حەق بێ، جوان لە دینی خوا حاڵی بوو بێ، عەقڵ و ژیری تەواو بێ. ئەمە مەرجەکان، یعنی شەر نییە هەموو دایک و باوکێک ئەو سیفاتانەی تێدا بێ. دایک و باوکێک دیندارێکی بە حەق بێ، خواناسێکی ڕاستەقینە بێ، هەروەها ژیر و عاقڵ و تێگەیشتوو بێ و مەسلحەتی کوڕ و کچەکانی بە واقعی بزانێ، نەک هەر بە بۆچوونی خۆی. دڵنیا بن خواخوایەتی کە کوڕەکەی حەدی ژنهێنانی هات، زوو بگاتە ماڵ و حاڵی خۆی. وەڵڵای هەموو باوکو دایکێک بەتایبەت لەم زروفەدا ئاواتی ئەوەیە ئەگە کچەکەی گەیشتە ئاستی تەمەنی پێگەیشتووی و عەقڵ و ژیری تەواو و وەختی شوکردنی هات، چاوەڕێیە کەسێکی بەڕێز و بە حورمەت کوڕێکی باش لە دەرگای بدا و کچەکەشی بچێتە ماڵ و حاڵی خۆی. ئەمە هەموو ئاواتی باوکو دایکێکی دڵسۆزی مسلمانی لە دین حاڵی بووی ژیر و عاقڵە کە مەسلحەتی منداڵەکانی دەوێت. بەڵام ئەگەر بوو بە ڕێگر، ئەبێ ئەوانجی گوێ لە شەرعی خوای پەروەردگار بگرن. وەکو ئەو بەڕێزە جام نازانم مە کوڕێکەیان کچێکە کە نامەکەی نووسیوە، ئەوە تا دایکەکە نەیهێشتووە بە یەک بگەن. ئێمە با بە شریعەتی خوای پەروەردگار وەڵام بدەینەوە. زانایان دەفەرمون: وفي منع المرأة بكفئها 3 جنايات. هەر کەسێک ببێتە ڕێگر لەوەی کەوا کچەکەی شوو بە هاوکوفێکی خۆی بکە. لێرەدا باسی کچ کراوە. کەسێکی ڕێک و پێک هاتە خوازبێنی کچەکەت، ئەی خاوەن کچان گوێ بگرن. ئەو کەسانی کەوا باوکو دایک و کەسوکاری کوڕەکەن، ئێوەش گوێ بگرن، بە هەمان شێوە هەمان حکم دەتانگرێتەوە. کوفە بوو نەیدایە، 3 جینایەتی کردووە، تاوانی کردووە. چونکە ئێمە گوناهمان هەیە. گوناه ئەوەی لە بینی خۆت و خوادایە، حەقی کەست پێشێل نەکردووە. ئەمە دەچێتە قاڵبی تاوانەوە، یعنی لە گوناهیش گەورەترە. هەر کەسێک ڕێگر بێ لە بەشودانی کچەکەی لە کاتی هاتنی خوازبینیکەرێکی هاوکوفی خۆیدا، یان کوڕەکەی کچێکی ڕێکوپێکی دۆزیەوە هاوکوف و هاوشانی خۆی بوو، باوکەکە یان دایکەکە یان کەسوکارەکە ڕێگر بوون کە نەیهەڵن ئەم کچە دڵخوازی خۆی بێنێ، 3 تاوانیان کردووە، نەک 3 گوناه. چونکە تاوان زۆر لە گوناهیش گەورەترە. ئاگادار بن بەڕێزان. بەڵام ئاگامان لێبێ بیکوفئها، بە هاوکوفی خۆی. ئەمە زۆر گرنگە. بۆیە کوڕۆکت زۆر جار نابێت گلەیش بکەن. یعنی کچێک بە ئارەزووی خۆی کوڕێکی چاو پێکەوتووە، دوو قسەی خۆشی بۆ کردووە لە دەرەوە، لە زانکۆ، لە تەلەفۆنە، لە نازانم ئەمەی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا، لە ڕێی فەیسبووکەوە ناسیوێتی، نابێ هەر 4 قسەی بۆ کرا و بڵێ بەخوا ئەمە ئەو ئاواتە بوو کە من چەند ساڵە بە دوویدا دەگەڕام. بەڕێزان زۆر خەتەرە. ئەبێ ئاگادار بین ئەم کەسە هاوکوف بێ. کوفێ یعنی چی؟ یعنی تۆ کچێکی دیندارت هەیە، ئەبێ ئەو کوڕەش دیندار بێ. بەڵام دیندار بەڕێزان
ئایا هەر ئەوەیە بچێتە مزگەوت خۆ هەر کەسێک چۆ مزگەوت جێگەی ڕێز و تەقدیرە والله من هەر گەنجێک لە مزگەوت دەبینم ١٩ حسنی زەنم پێی هەیە کە ئەمە ڕووی کردوتە ماڵی خۆ کوڕێکی باشە بەڵام بەڕێزان دینداریەکە ئایا هەر ڕواڵەتە یان ناخە چونکە خەڵکێکەیە بە ڕواڵەت بە دیندار دەردەکەوێت بەڵام بەداخەوە ئێرەی وێرانە بۆگەنی کردووە ڕقی لە هەموو مسلمانانە تەنها خۆی پێڕاستە ئەمە خراپە کەسی وا هەیە دیندارە بەڵام دیندارێکی خۆپەرستە بەڕێزان دینداری فێری خۆشەویستی خەڵکت دەکا کە دیندار بووی نابێ ڕقل لە خەڵک بێ بەڕاستی خۆت لە کەس بە بەرزتر نازانی ئەبێ سیرکەی ئەم کچەی کەوا تۆ هاتۆتە کوڕی هاتۆتە خوازبێنی کچەکەت سەیری دینداریەکەی کرد ئەلحەمدولیلا کچەکەت دیندارە ئایام کوڕەش وایە بەڵام ئایا دیندارێکە دینداری فێری خۆپەرستی کردووە دینەکە وای فێر نەکردووە ئەم وای لێ حاڵی بووە یان دینداری فێری خۆشەویستی خەڵکی کردووە ئەخلاقەکەی بەڕێزان ئەخلاق هەر ئەوە نییە کەسەکە بەخۆ کوڕێکی بە ئەخلاقە یان کچێکی بە ئەخلاقە بەڕێزان ئەخلاق هەر ئەوە نییە کە داوێن پیس نەبێ دوو لەڕووی جەنابتان و هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە ئێوەی خۆشەویست بەڕێزان ئەوە حەقیقەت و نەبڕاوەیە کەسێک کە بە کەڵکی هاوسەرگیری دێ 100% دەبێت داوێن پاک بێ بەڵام ئەخلاق بێجگە لە داوێن پاکی بریتە لە هێمنی لە زمان شیرینی لە ڕێز و حرمەت ڕاستە ئەم کوڕە بە حیاتی پەنجەی بەرپەنجەی نامەحرەمێک نەکەوتووە بەڵام بەخوا کەسێکی هەڵچووە زمان زبرە بێ حرمەتە ئەمە هاوکوفی کچەکە نییە کەس سابەت و کار و پیشەی والله الحەمدولیلا دەستپاکە دز نییە حەقیقەتەن دەبێ هەر ئەسڵەن دەستپاک بێ و دز نەبێ بەڵام ئایا کاسبە بەڵێ کاسبە ئایا کەسابەتەکەی حەڵاڵ خۆرە خۆ زۆر خەڵکەیە کەسابەتی زۆر دەکات بەخوا پارەی زۆریش دێنێتەوە مانگانە بە دەفتەر پەیدای دەکات بەڵام حەڵاڵە نا بەداخەوە پارەکەی حەڵاڵ نییە بۆیە دەبێت حەڵاڵ خۆرێکی کاسبێکی حەڵاڵ خۆر بێ ئەمە لە ڕووی کار و کەسابەتەوە لە ڕووی کەسایەتیەوە چوارەم خاڵ بۆ ئەوەی کەوا کوڕ و کچێک هاوکوفی یەکتر بن کچێکی دیندارە ئایا کوڕەکە کەسایەتی چۆنە کەسایەتیەکی سەنگین و سالار و قورسی هەیە یان لاسار و دەمشڕ و هەرزەگۆیە ئەگەر خوای گەورە ڕەحمی کرد ئەم کوڕەی کە هاتە خوازبێنی کچەکەت یان کوڕەکەت کچێکی دەستنیشان کرد و ئەم سیفەتە باشانەی تێدا بوو مەنعت کرد ڕێگری لێکرد و نەتێژ بەیەک بگەن سێت تاوانت کردووە یەکەمیان جناية الولي على نفسه بمعصيته لله ورسوله ئەو کەسە باوکە یان دایکە ناهێڵە کچەکەی بەدڵی خۆی شوبکە ئەم کوڕە باشە ئەم سیفەتە چوار سیفەتەی تێدا بوو کە باسم کرد بۆتان ناهێڵە کوڕەکەی کچێک بێنە کە ئەم چوار سیفەتە باشەی تێدا بوو کە باسمان کرد لە دینی لە ئەخلاقی لە کار و کەسابەتی لە کەسایەتی و شەخصیەتی ئەوەی یەکەم تاوان باوکەکە یان دایکەکە ئەو کەسەی کە ڕێگرە جار هەیە برایەکە جار هەیە خاڵێکە مامێکە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا کە کەس بە شوو دەدرێت زۆر کەسی لێ پەیدا دەبێت کەسی ڕێگر بوو لە بینی دروستبوونی ئەم خزمایەتی و بە یەک گەیشتنی ئەم کوڕ و کچەدا یەکەم گوناه و تاوان یەکەم تاوان لەسەر خۆیەتی چونکە سەرپێچی خوا و پێغەمبەری خوای کرد صلی الله علیه وسلم ئەوایە مەمنونی خوا بێ ئەم هەلەی بۆ ڕێکەوتووە و ڕۆڵەکەی بەدڵی خۆی بکە دووەمیان تاوانی کردووە بەرامبەر بە کچەکەی یان بە کوڕەکەی کە منعی کرد بە دڵی خوازی خۆی بکە چونکە بەڕێزان هەر کەسێک بە دڵخوازی خۆی بەڵام هەموو دڵخوازێک نا عەرزم کردن هەر لە فەیسبووکەوە بینی بێتی و لە ڕێگا دوو قسەی لوسی بۆ کردبێ و سابوونێک لەژێر پێیدا و کچەکەت بخەڵەتێنێ باوکودێکیش بۆیان هەیە زۆر جار بۆیان هەیە بڵێ کچی خۆم تۆ هێشتا ئەزمموی ژیانت نییە ئێمە لێمان کۆڵیەوەتەوە ئەم کوڕە بەخوا بە کەڵکی هاوسەرگیری نایە بەڕێزان هەموو نێرینەیەک شایانی ئەوە نییە کچی بدەیتێ ئەبێ بەڕاستی ببێ بە پیاو لەگەڵ نێرینە زۆری فەرقە هەڕیش و سمێڵ شەر نییە کەسایەتی و مەردایەتی و جوامێری تێدا بێ بۆیە ئەگەر نەیهێشت ئەم کچە بەدڵی خۆی شووی نەکرد قەت ناحەسێتەوە ئەگەر ئەم کوڕە بەدڵخوازی تەواوی مافەڕەواکانی خۆی نەگەیشت باوکودایک بە زۆر کەسێکیان بەسەرا چەسپاند یان پێشتر لە دڵخوازێکی خۆی دڵیان هەڵکەند وەڵڵاهی دڵنیا بە ئەویش ناحەسێتەوە کەواتە هەموو ئەو گوناهانەی کوڕەکەیان کچەکە تووشی دەبن ئەمیش دێتە سەر ئەستۆی ئەو کەسەی کە ڕێگر بوو سێمیان تاوانکارە بەرامبەر بەو کەسەی کە خوازبێنی کارە ئەو کوڕەی کە بەر شەرعی خوا پەنجەرەی نەشکاندی
دەرگای نەشکاندی، ئابڕووی نەبردی، لە پشتی تەلەفۆنەوە داخوازی نەکردی، چوار پیاوی بە حورمەتی هێنایە ماڵەکەت، هات کوڕەکە دەستی ماچ کردی، بە دەرگاوە هاتە ژوورەوە، تۆ هەر نەتێش بە ئاواتی دڵی خۆی بگا بەڕاستی تاوانت کردووە بەرامبەر بەو کوڕە باشەش کە مەنعت کرد لەو حەقەی کە خوای پەروەردگار پێی ڕەوابینی بوو.